دیمەنی گەڕەکەکانی گوندی قەریەتاغا، نەبوونی خزمەتگوزاری سەرەتایی و خراپی ڕێگا و بانەکانی خەمی سەرەکی دانیشتوانی ئەم گوندەیە. گوندنشینان دەڵێن لە زستاناندا قوڕا و لە هاوینانیشدا تەپ و تۆس تەنجی پێهەڵچنیوین. نە ڕێگاوبان هەیە، نە ئاوڕوو هەیە، نە زێرابەکەی، هەرکەس ئایا بەکەی خۆ بەرلا زیادە ڕێسی دەکا. ئێستا وەرە بڕە کۆران کەس ئەوە کەش بکە ئاو لەو سەیری دێتن لەو سەر زیادە ڕێز زیادەکە هەم وێران بوو، نە خەدامەت هەیە، نە کۆرانەشیە. ئەگە کابرا بخۆی سێ خۆی چاکە چاکەیش عالەم فەقیرە لەسەر شێ ئەوی چاکاتن. لە ڕووی خزمەتگوزاری ڕێگاوبانەکەەوە وا دەبینی ڕێگاوبانمان سفرە، هیچمان نییە ناوگوندی، قوتابخانەش دواناوەندیمان نییە، بنکەی تەندروستیمان نییە، کارەبای حکومی 3-4 ساعتمایە. زۆر مراجە ئەمان کردیە، هەر دەرێ بودجەمان نییە و پارە نییە و پارە هەبی لە بۆتان دەکەین. جادە نیە برام تەکچ دەگرم بەقوعامە پارەی خۆی دەبێت بەناو نایمە فەرعی دەرە پیسە نایم تاسی زۆرە وعەدرایە کە چ نەکرای برام. زۆرینەی دانیشتوانی ئەم گوندە خەڵکی کەم دەرامەتن و ساڵانێکە بەو جۆرە ژیان دەگوزارێنن، هەروەکو خۆیان دەڵێن بە ناچاری لێرە دەژین. حاجی شاکر خاوەنی نووسینگەی خانوبەرەیە و دەڵێت هیچ خزمەتگوزارێکی سەرەتایی بۆ گوندەکە نەکراوە. گوندی قەریەتاغ تەبعاً ئێستا 2500 ماڵ دەبی. ئەو گوندا لە ڕووی خزمەتگوزاریەوە سفرە، سفرە. بڕۆ ناو کۆڵانەکان بسوڕێ بە خۆت تەسویرکە بەبێ ئەوەی نەکدا لە سەقسەی من احتیمال سەقسم تەسویری ناو کۆڵانەکان بکە. هەتا ئێستاکە نەجادەشی بۆ کرایە، نە بۆرەی ئایا بۆ ڕاکێشایە. ئەو کارەبای کە ڕاکێشایە مەسە گەڕەکە نوێیەکان خەڵک لەسەر جیفانی خۆی ڕاکێشایە. خەڵکی فەقیر هەیە لە شار دێتن 100 متر عەردەکری زێرەژین دەفرۆشتی بێ لە قەریەتاغ خانێک دروستکە لە خۆی تێدا ئیدارە بکە. جێ و مەکانی باو باپیرما بەس وەڵڵاه لە خۆمان بێز برێ لە بێزارین. هەر گوندەک تەماشای دەکەیت 4 ماری تێدایە، 4 ماری تێدایە جادەی قیڕەی لۆچتە ناو گوندی. ئێستا بووە قەریەتاغ بوویتە 2000 مار هەتا ئێستاکە ها وەختی دەنگداندن ئێستا پەڕۆکان دەبینەوە بەداروێ پەڕۆک خۆ دیتتا حین دەرێ مەکە و مەدینەی ئەوها زەردەچی مەقسەد ئەدی لۆ خەم خواردنێ کەسەک نایە برێکاکە ئەرێ قەریەتاغ ئەرێستان دەوێت زادەشان لۆ کردین لە 2010 ئەلێرە بەم دیرەکەم گوتم مدیر گوتی هاان گوتم ئەو زادە ناوەکی لێ دەرێم گوتی چ ناوی لێ دەنێ گوتم ئەوە زادەی سەوتی پێ دەرێن یعنی وەختی سەوددانێ بوو دەبڕوا دەکەی نەگەینەوە سەوددانێ زادە هەموو کاول نما ئەو کاتی سڕی دەنگدانێ بنێەوە ئەوە دادێ دەنگدان و هەر بژانێ دادێ بڕوا دەکەی لەبە خەرچی نییە ناتانی سەر بخورێن ئەو دێ دەرێ کاکە سەوتی بدە من دەرسم و هاو هەڵۆ دەکەم هەتا ئێستا ئەوانەی دەرچوینە با یەک بن با پیاو بن بێنەوە قەریەتاغی برێ کاکە ئەمە هاتینەوە دەرچوینە ئەو ئستان دەوێلۆتان بکەم نایەنەوە چکە برێلۆ چکە هەرکەس لۆ خۆیتی ئەمن ئیمانم بە حکومەتاتی کوردی نییە بە پەرلەمانی کوردیش نییە. دانیشتوانی ئەو گوندەش قوربانیەکی دیکەی بەڵێنە درۆینەکانی دەسەڵاتن و وەک خۆیان بە پەیامیان وت لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا چەندین بەڵێنی جۆرا و جۆریان پێدراوە بەڵام تاوەکو ئێستا نە خاوەنی بنکەی تەندروستین نە قوتابخانەیەکی دواناوەندیان هەیە نە شەقام و کۆڵانەکانیان قیرتاو کراوە. دوای زیاتر لە 30 ساڵ حکومڕانی کوردی هێشتان ئەوە دۆخی بەشێک لە گوندەکانی سنووری پایتەختی کوردستانە کە لە ڕابردوودا لانکەی شۆڕش و ئامێزی گەرمی ئەو شۆڕژێرانە بوون کە ئێستا دەسەڵاتیان گرتۆتە دەست. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، گوندی قەریەتاغ.